ئێمە بە پێشەنگایەتی ژنانی گەنجی تێکۆشەر لە چەمچەماڵ دەستمان کردووە بە کەمپینێک بۆ لەم کەمپینەیە واژوو کۆ دەکەینەوە بۆ دەکردنی سوپای تورکیا لەسەر خاکی عێراق و هەر چارپاچەی کوردستان و داواکارین لە نوێنەرانی عێراق لەسەرم داگیرکاریە بێدەنگ نەبن و داگیرکاریش لەسەر خاکی کوردستان بەی شێوەیە قبوڵ ناکەین. ئێمە وەکو گەنجانی شاری سەمسەماڵ هاتوین بە دەستپێکردنی کەمپینێک دژی ئەم داگیرکاری تورکیا کە لەم ڕۆیە دروست بووە و داوا ئەکەین لە هەموو نوێنەرانی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان کە دژ بەم ڕێگریە بوەستنەوە و چی نێڵەن ئەم داگیرکاریە بەردەوام بێت. ناویسیانی ڕاستی ئێمە پێخۆشحاڵی کە گەنجانی شاری بەڕاستی لەم کۆتاییانەدا وڵاتی تورکیا پێرەزێکی زۆر بە نەتەوەی کورد دەکات و هەوڵی داگیرکردنی نەتەوەی خاک هەرێمی کوردستان دەدات. بەڕاستی شتێکی خێزەونە و نیوە گەنجێکی کورد بەڕاستی زۆر دەگیرانن لەبەرەوەی هەر لە ئەوڵ پەروەری نیشمان پەروەریمان تێدا وڵاتی خۆمان خۆش دەوێت. بەڕاستی ناخەژێنە زەرگی دەستێکە تورکێکی فاشیست تورکێکی شاخستانی کە بێت وڵاتەکە داگیر بکات. بەڕای تۆ ئێمە وەکو گەنجان ئەبێ هەڵوێستمان چۆن بێت؟ چی بکەین بەرامبەر ئەم داگیرکاریە؟ وەکو گەنجان وڵای تەناوەی یەکگرتوو بین و یەکدەنگ بین و فرۆژ نەبین خاک خۆمان بەکەم نەزانی. ئەوەی تورکیا کە ئەیکا بەرامبەر بە خاکستان قانونیە یان غێر قانونیە و زۆر پێشەکردنی مافی مرۆڤە و لەبەر وڵاتی خۆیان دەیانەوێت سوود و قازان لە وڵاتەکەمان بکەن سەرباری ئەو کێشەیە کە لە وڵاتی خۆماندا هەیە هێشتا چاو لە وڵاتەکە ئێمە دەبڕن و هیوادارم سیاسەکانی خۆمان یەکگرتوو بن بە تایبەتی حیزبەکان بۆ ئەوەی هیچ هەلێک نەخۆسێتەوە کە وڵاتەکەمان داگیر